ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوزداڵ خەمشەوی پانۆراما پێتان گەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر چارەسەری ڕەوشی دارایی هەرێم. دیارە هەوڵەکان هەمووی بۆ ئاراستەیە کە لە ئێستادا ئەو ڕەوشە قورسە و ئەو قورسایی کە لەسەر دارایی هەرێم دروست بووە بە تایبەتی لە ڕووی دابینکردنی موچە بۆ موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان، هەروەها لە ڕووی دابینکردنی شایستە دارایەکان لە ڕێگەی بەغدادەوە بۆی کە بتوانرێت هەر هیچ نەبێت تا ڕادەیەک ڕەوشی دارایی هەرێم بەرەو ڕەوشێکی ئاسایی بڕاتەوە بۆی کە هەنگاوەکانی داهاتوومان هەنگاوی بنیادنەر بێ بە تایبەتی لە بواری چاکسازی و چارەسەرکردنی ئەو کێشانەی کە تاوەکو ئێستا لە بواری داراییدا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە و نەتوانراوە چارەسەرێکی بنبڕ یاخود یەکلاکەرەوەی بۆ بدۆزرێتەوە. پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک هەنگاوی گرنگیان دەست پێکرد بۆی کە ینی تا ڕادەیەک پرۆژەی چاکسازی بخەنە بواری جێبەجێکردنەوە بە مەبەستی ئەوەی کە چاکسازی بێ لە بواری دارایی و لە بواری خەرجی لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک کە خەرجێ زیادەکان یاخود ئەو بودجەی کە لە هەندێک لاوە بە بێپلانی بە هەدەر دەچێت بتوانرێت بخرێتە خزمەتی خەڵکی کوردستان و هەروەها پرۆژە بنیادنەرەکانی هەرێمی کوردستانەوە. هەروەها لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە بەشدارن لە حکومەتی هەرێمی کوردستان ینی بە هەوڵی حیزبیانی خۆیان و هەروەها بە تیمەکانیان لە ناو حکومەتی هەرێمی کوردستان هەمیشە دەیانەوێت ینی هەمویان بە تەنگ چارەسەرکردنی ڕەوشی دارایی هەرێمی کوردستانەوە. هەرێمی کوردستان لە ئێستادا ینی بەبێ بەغدا تا ڕادەیەک ناتوانێت بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکات و ماوەی زیاد لە 50 ڕۆژە تاوەکو ئەم ساتە ینی هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانی بۆ موچە دابش بکات. بەڵام ئەمڕۆ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاریدا کە لە ڕۆژی پێنجشەمەوە تا بەیانی دەست بە دابشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کرێویش دوای فشارێکی زۆر هەم لە پەرلەمان هەم لە لایەنە بەشدارەکانی حکوومەت هەم لەلایەن خەڵکی هەرێمی کوردستان چینی فەرمانبەران و مامۆسایان کە ئەمڕۆ تا ڕادەیەک لە هەندێک لە ناوچەکانی کوردستان ناڕەزاییان دەربڕی. پلانەکان دەبێت چی بن بۆ چارەسەرکردنی ڕەوشی دارایی لە هەرێمی کوردستاندا؟ هەرێمی کوردستان بژاردەکانی بەردەستی چییە بۆی کە بتوانێت زاڵ بێ بەسەر ئەو قەیرانە داراییە قورسەی کە ماوەی چەند ساڵێکە بەرەوکی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانی گرتووە لەگەڵ ئەوەی کە هەرێمی کوردستان هەموو لایەک دەزانێت دەوڵەمەندە لە بوارەکانی سەرچاوی وزە، سەرچاوی کشت و کاڵ، هەروەها مرۆییشەوە. بەبێ بەغدا ئێمە ئەتوانین پلان دابڕێژین و هەنگاو بنین بۆ چارەسەرکردنی ڕەوشی داراییمان لە هەرێمی کوردستان یاخود نەخێر. چێن ئەو لایەنانەی کە دەبنە هاوکار و فاکتەرە بن بۆ ئەوەی کە ینی هەر هیچ نەبێ استراتیژێکمان بۆ دابڕێژن یاخود ڕێنماییمان بکەن یاخود نەخشە ڕێگەیەکمان بدەنێت لە هەرێمی کوردستان ئێمە بتوانین ئەم ڕەوشە قورسەی دارایی کە هەرێمی کوردستان پێیدا تێپەڕە بێت چارەسەری بکەین. پلانەکان دەبێت لە داهاتوودا بە چ شێوازێک بێت. ئەوەی کە لە ڕابردوو کراوە لە ڕووی داراییەوە سەرکەوتوو بووە، ئەگە سەرکەوتوو بووە توانین بەردەوامی پێ بدەین، ئەگە سەرکەوتوو نەبووە دەبێت پلانی بەدیل چی بێ لە بەرامبەر ئەمانەدا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەرم تەوەرانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک لوقمان وەردی ئەندامی پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە سودەکارمان لە شاری هەولێر میوانمانە، هەروەها بە مۆستا فەرهاد کاکەیی شارەزای ئابووری کە لە ڕێگەی سکایپەوە جەناب میشیان لە شاری هەولێر لەگەڵمانن. سڵاوتان لێبێ، سوپاسان دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانن. سەرەتا گەل لە کاک لوقمان وەردیەوە دەست پێ بکەن ئەندامی پەرلەمانی کوردستان بە ڕوخسەتی بە مۆستا فەرهاد چکە بە حکمەوەی کە کاک لوقمان هەم ئەندامی پەرلەمانی کوردستانە هەم تا ڕادەیەک ینی لە ڕەوشی ڕووداوەکان ئاگادارە کە بە تایبەتی هەنگاوەکانی حکومەت وەرەوچۆوە چێت. کاک لوقمان دیارە ینی کۆبوونەوەی ڕابردووی ئێوە ئەمە لە سەرەتا لەوە دەست پێ بکەم لە پەرلەمانی کوردستان هەمووتان ینی داواکاریەکانتان بە تایبەتی زۆربەی فراکسیۆنەکان بۆ ئاراستەیە بوو کە دانیشتنی پەرلەمان یاخود هەوڵەکانی پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی کوردستان بۆ دابینکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ و چارەسەرکردنی موچە و ڕەوشی دارایی هەرێمی کوردستان بێت. ئەگەر بکرێت لەو بارەیەوە ینی وێنایشی گشتی ڕەوشی دارایی هەرێمی کوردستان بکەی چۆن وەسفیەکەی فەرموو. بەڵێ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینێرانی عزیزی کەناڵی کورسات نیوز و بەخێرەتنی میوانە بەڕێزەکەشتانەکەین. بێگومان بەداخەوە ڕەوشی دارایی هەرێم ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپتر ئەچێ و دۆخی دارایی هاوڵاتیان
و لە دۆخێکی زۆر خراپدایە و ژیانی موچەخۆران لە ژیانێکی سەختدایە کە وەکو خۆشتان لە دەستپێکی بەرنمەکە ئیش ئاماژەتان پێکرد کە ئەوە نزیکەی بۆ 2 مانگەچین ئەمڕۆ بڕیاری دابشکردنی موچەدرا هاوڵاتی لەم هەرێمەی کوردستانی خۆماندا موچەخۆر مافێکی قانونی خۆیەتی کە 30 ڕۆژجارێک موچە وەربگرێ ئەم دیاردە و حاڵەتە خۆتان نەزان سەرهەڵدا سەرەتای سەرهەڵدانی قەیرانی دارایی کە نزیکەی 6 ساڵە ئێمە گرفتمان لەسەر بەدەستێنانی شایستە داراییەکانمان هەیە لەگەڵ حکوومەتی فیدراڵی بۆیە ئەمە بەداخەوە لە مودەیەکی دوور و درێژی ماوەی 6 ساڵی ڕابردوودا نەتوانراوە هەنگاوی جدی بەهاوێژدرێ بۆ ئەوەی بتوانین چارەسەری قەیرانی دارایی بکەین. ئێمە لە پەرلەمانی کوردستان بە ئەرچی وەزیفی خۆمان نەزانین کە لە سەنگەری داکۆچیکردن لە مافی هاوڵاتیان و مافەکانی خەڵکی کوردستان دابین چونکە ئێمە نوێنەری هەڵبژێدراوی خەڵکی کوردستانی ڕۆژانە لەلایەن دەنگدەرەکانمانەوە لایەن جەماوەرمانەوە لەلایەن هاوڵاتیان و فەرمانبەران لەلایەن پێشمەرگە و چین و توێژە زۆر بە جۆرەکان و جیاوازەکان فشارمانە خرێتە سەرێکە ئێمە باشتر لە خەڵکی تر ڕەنگە بزانین کە دۆخی ژیانی خەڵک چەند سەختە ڕاست خەڵک لە چ ژیان و گوزەرانیشی ناخۆشدایە بۆیە قسە و باس لە پەرلەمانی کوردستان لەسەر ئەوە کرا کە پەرلەمانی کوردستان جگە لە بابەتی موچە بۆ هیچ بابەتێکی ترکۆنە بێتەوە دوای ئەوەی کە کۆبوونەوەی ڕابردووی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی ژمارە دەکرا کە تیایدا فشاری ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنە جیاوازەکان کە ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان جەختمان کردەوە کە ئێمە جگە لە بابەتی موچە لە هەلومەرجی ئێستادا جگە لە فشارکردنمان بۆ سەر حکوومەتی خۆمان بۆ دابینکردنی موچە هیچ بژاردەیەشی تر هیچ بەدیلێشترمان نیە بۆیە سەنگەری دیفاعکردن و داکۆچیکردن لە موچەخۆرانی هەرێمی کوردستان سەنگەری یەکەمی خۆمانە و ئەم سەنگەرە نادەین بە هیچ کەسێک بۆیە شێلجێرانە ئەتوانم بڵێم دڵسۆزانە و بە ئەرچی وەزیفی خۆمان هەڵساینە لەوەی کەوا پشتیوانی بکەین کە پێشمان وایە ئەوە کەمترین ئەرچی سەرشانمانە کە جێبەجێمان کردێ ئەکید لە داهاتوشدا لەم سەنگەرە بین هاوزەمان لەگەڵ ئەوە پێشووتریش داکۆچی سەختمان لەوە کردووە کە ئێمە ئەبێ چاکسازی ڕیشەیی لە دام و دەستگاکانی حکومڕانی لە وڵاتە بکرێت بەتایبەت لە بواری داهات سەرچاوەکانی داهات هەمە چەشنە بکرێ و سەرچاوەکانی بەهەدەردانی سامانی گشتی و وشک بکرێ بەداخەوە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا بەتایبەت لە بواری چاکسازیکردن لە داهات هەنگاوی با بڵێن پێویست هەڵ نەهێنراوە ئەکرا لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی جدیتر بەهاوێژێ هاوزەمان لەگەڵ ئەوە بێگومان هەوڵەکانی چڕ بکاتەوە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا بۆ ئەوی بتوانین لەگەڵ حکوومەتی فیدراڵی بگەینە ڕێکەوتنێک بۆ دەستەبەرکردنی شایستە داراییەکانی خۆمان بۆیە لە ئێستادا دۆخی دارایی هەرێم خراپە و ئەرچی حکوومەتە کە لە نزیکترین کاتدا وەفدێک شاندێک بنێرێتە بەغدا بۆ ئەوی بتوانین لەگەڵ حکوومەتی فیدراڵی لەسەر بنەمای ئەو یاسایی کە لە پەرلەمانی عراقی تێپەڕێنرا کە خواستی ئێمە خواستی هێزە کوردەکان و خواستی شەقامی کوردیش نەبوو بەڵام بووە بە یاسا و لە چوارچێوەی یاسای قەرز ئەبێت جارێشتر شاندی هەرێمی کوردستان بچێتەوە بەغدا بۆی بتوان لەسەر بنەمای ئەم یاسای ڕێکەوتنیشی تازە بکەن هەم بۆ بەدەستێنانی شایستەی دارایی بۆ ئەم 3 مانگە هەم بۆ ئەوی خۆشمان ئامادە بکەین چونکە ئەوە لە چەند ڕۆژی داهاتوودا یاسای بودجەی ساڵی 2021 ئەچێتە پەرلەمانی عراقی بێگومان ئەبێ کورد زوری هەبێ ئەبێ کورد ئامادەجی تەواوی هەبێ بۆی بتوانێت دیفاع لە شایستە دارایەکانی هەرێم بکە بۆ ماوەی ساڵی داهاتوو. زۆر باشە کاک لوقمان دەستخۆش مامۆستا فەرهاد کاکی ینی جەنابتان بە حکمی شارەزاییتان لە بواری ئابووری ینی ومان نەزانین لە ساڵانی پێش شەڕی داعش و ساڵانی ینی کە بژانەوەی ئابووری و فراوانی چەشنی دارایی و ینی سەرچاوەکانی داهات هەبوو لە عێراق و هەرێمی کوردستان ینی هەرێمی کوردستان پێی نایە قۆناغێکی گرنگ لە ژیانی ینی ئابووری خۆی ئەویش کە ئابووری سربەخۆی ڕاگەیاند ئابووری سربەخۆ دیارە بە لێکدانەوەی زۆرێک لە چاودێران و خەڵکی هەرێمی کوردستان دەڵێن ئەمە تەنها نەهامەتی بۆ خەڵکی کوردستان هێناوە لەوەی کە قازانجی هەبێت بەڕای جەناب دۆکو شارەزایەکی ئابووری سربەخۆ لە هەرێمی کوردستان چی بە هەرێم و خەڵکەکەی بەخشیوە؟ زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەران بۆم دەرفەتە بەڕاستی ئەو هەنگاوەی کە بەڵێن حکوومەتی هەرێم ناوێتی لە قۆناغی کورد تا زەحمەتە یعنی بۆ ماوەی نزیک یعنی ئەو هەنگاوەی کە ناوی فعلا ئەمە دەبینین تووشی هەندێک گرفتی ئابووری بوو لە 2014 بە دواوە بە تایبەتی کە شەڕی داعش و ئەمانە بوو بەڵام لە مەودای دوورە شتێکی باشی دێت بەڵام ئەوەی کە بەرۆکی کورد بەرنادات ئەوەیە کێشەکان
بەردەوام دەبێت بۆ نمونە لە ساڵی 2014 بودجێیان لەسەری بڕی و شەڕی داعشیش هاتە سەری ئەوەی کە هەیە ئەو سربەخۆیی کە داوای دەکەن ئەمە هەنگاوێکی زۆر باشە داهاتوویەکی باشی دەبێت بەڵام دەبێت خەڵکەکە تحمل بکات و ئیدارەکەیش خۆی چاک بکاتەوە لەبەرەوە ئەوەی کە کراوە لە حکوومەتی هەرێم کراوە بۆ نمونە ئەو موچە زۆرەی کە تەوزیع کراوە ئەمانە ینی بە هەردوو لایەن بە هەر سێلا باڵین هەر سێ حزب حتا حزبەکانی ئۆپۆزیسیۆنیش ئەمانەی کە موچە خۆریان هەیە یان بە خەڵکانێکیان بمبەخشن ئەمە مەوەزعی هەرێمە کارەبا دێت و دەچێت ئەوەی کە هەیە لە حکوومەتی هەرێم ئەمە کە کراوە ئەم موچانە کە دابشکراوە سو ئیدارەیەکە بۆ لە مۆزوعەکە لە جیاتی ئەوەی ناوی لێ بنەنە سۆشیال هەسا و ناوێن لێ ناوەتە موچە کە ئەمە چی دەکاتوا دەکات کە ئەم بارەگرانیتی زۆرە بۆ حکومت دروست بێت و حکومت بە ئاسانی لی دەرنەچێت و کوردیش پێوەی بناڵێت سەرەکی خەڵکی مستحق و خەڵکی نامستحق تێکەڵ بووە بە تەسەوری من ئەگەر لایەنێکی گەندەڵی بێت دەلایەنیان خراپی ئیدارەکردنی دەوڵەت ئەمە ئەبێ پلانەکە دانرا وەکو مەبدە پلانی سربەخۆی ئابووری هەیە و هەموو بنەماکان چی هەیە یعنی بۆ نمونە زەوی هەیە جەنابتان باستان کرد کە لە ڕووی سروشتەوە لە ڕووی سامانە سروشتەکانەوە لە ڕووی کەش و هەواوە لە ڕووی زەوی وزارەوە کوردستان زۆر گونجاو بۆ ئەوەی ئابووریکی سربەخۆی هەبێت تەنها شتێککە ئێمە ماومانە ئێمە ئیدارەیەکی ڕێکی بۆ دابنین یعنی تەنها کێشەکەمان لە ئیدارەی لەشی ترە نیە بۆ نمونە زۆر هەل هەیە لە پێشی کوردستان کە ئیستا خۆشبەختانە زۆر گونجاوە من لە تەلەڤیزۆنە بەڕێزەکەی ئێوە جارێکی تر شوتم کە ئەم حکوومەتە ئەتوانێت خەڵکەکەی بەڕێوە ببات بۆ نمونەی حکوومەتی سووریا نمونەیەکی زۆر بچووک پەتاتەی مەنع کرد لە خەلیج کوردستان ئەتوانێت جێگیرەوەی سووریا بێ لە هەناردەکردنی پەتاتە بۆ خەلیج بۆ ئەمانە یعنی ئێمە ئەتوانین بە کوشت و کاڵ و بەو سامانەی کە هەمانە بۆ نمونە سیاحە و کانزاکانی تر دەتوانین ئابووریکی سەر بەخۆمانێ بەڵام وتم مشکلەی یەکەمین ئیدارەیەکی ڕێکی دەوێت کە بۆ کوتم ئایدیەکە جوانە بەس ماوە پلانە وردەکان خۆی وەکو جەناب دەڵێ لە وردەکاری پلانەکەدا ئێمە تا ڕادەیەک سەرکەوتو نەبووین بەڵام هیچ میلەتێک نییە کە حەزنەکە ئابوووریەکەی سەربەخۆ بێت و داهاتیشی فرەچەشنی هەبێت و داهاتی ساڵانەی تاک ینی لە سەرو زیاد لە $100,000 و یا $10,000 بێت یعنی ئەمانە هەمووی ئاواتی هەموو گەلێکەوە ینی لە ڕابردوودا بینیمان ینی هەرێمی کوردستان وەکو جەنابیش دەڵێ تا ڕادەیەک خۆشگوزەرانی بینی بەڵام وردەکاری جێبەجێکردنی پلانەکان تا ڕادێک سەرکەوتو نەبووە ئەتوانین بڵێ مامۆستا ینی هۆکاری دەرەکی تا چەند کاریگەر بۆ بۆی کە هەرێمی کوردستان یاخود بەرپرسانی هەرێمی کوردستان نەتوانن سەرکەوتو بن لە جێبەجێکردنی ئەو پلانانەدا بۆکو جەنابەت وزت من لە بارە سیاسەکەی ینی بڵێم اختصاصی من نییە بۆی قسەکەم بەڵام لە ڕووی ئابووری و داراییەوە بەڕاستی وەکو هاوڵاتیەک تۆ کیانێکی سیاسی سربەخۆت نییە تا بتوانیت بە کەیفی خۆت قەرز وەربگریت و قەرز بێنیت ئێمە لە بەشێکی لە حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقیش ئەو حکوومەتی کە عێراق بڕێوە دەبات یعنی بەداخەوە نەک تەنها بۆ ملەتی کورد خراپە ئەمانە شیعانی یەکەم جار بۆ شیعەکە خراپن دووەم جار بۆ سونەکە سێم جار بۆ کورد خراپن بۆ نمونەگە تۆ سەیری ئەو وەزعە دارایە بکەی لە عێراق دەگوزارێت ڕاستە موچە دەدەن بەڵام چینێکی کەمە موچە وەرەگرێت ئەوکەی تر سەیری بکە ینی نزبەی هەژاری لە عێراقا بە پێ راپۆرتێکی نەتەوە یەکگرتوەکان و سندوقی نەقدی دەولی سەرەوەی 5 ملیۆن کەس لە ژێر هێڵی هەژاریە کە زۆر خەتەرە ئەمە ئێمە لە بەرەوبای پەیوەستین بەوانەوە تۆزێک زەحمەتە ئێمە بتوانین خۆت بگونجێنی ئەوەی ئێمە دەیکەین چ دەکەن کە زۆر هەڵەیە لە ڕووی ئابووریەوە ئەوەی وەری دەگرین تەوزیعی دەکەین یعنی واتە نەفەقاتی تەشغیلیمان زۆرە دەبێ بەعکسەوە بێت ئێمە نەفەقاتی ئیستیسماریمان زۆر بێت یعنی ئەو قەرزەی وەریەگرین نابێ بە موچەی بدەین ئەو قەرزەی وەری دەگرین دەبێ کارگەیەکی پێدامەزرێنین کۆمپانیایەکی پێدامەزرێنین ئەو خەڵک دامەزرێنێت و موچەی بداتێ من ئەگە بیدەمە موچە واتە هیچم پاشەکەوت نەکوت و ئەیبیانی چی بکەم ئەی بۆ جیلی داهاتوو ئێمە بێ چی بکەین ئەمانە هەڵن ئێمە بەڕای من حکوومەتی عێراقی بەبێ ئەوەی بزانێت یان بەبێ ئەوەی درکی پێ بکە هەنگاوێکی باشی لەگەر ئێمەناوە ئۆتۆماتیکیە نێمەی خستۆتە دەرەوەی بازنەکەڵی خۆتان حۆڕ بن چۆن تەسەڕف دەکەن ئەمە تۆزێک سەربەخۆیەتێکی ئابووریەکە زیاتر دەکات دەهێرێت تۆ دەستکراوەتر بیت حکوومەتی هەرێمیش ینی ئەوەنە فەقیر نییە بڵێم ناتوانێت هیچ بکات لە ساڵی 2014 تا 2017 چۆن خۆی گونجان بە قەرزی دەرەکی
با نەگەڕێن و بۆ حکوومەتی عراقی با قەرزی دەرێکی بکەین بەڵام لە هەمووی گرنگتر لە جیهانەوەیە ئەگە هەر فەوزایەکی سیاسی هەبێ فەوزایەکی ئابووریشی لەگەڵ دروست دەبێت ئەوەی کە لە کوردستانەیە خۆشبەختانە ئەم ئیتیفاقی ئەخیرەکە لە بەغدا کرد ئەم یاسایی کە وەکو میوانە بەڕێزەکەتیش باسی کرد دووری ویستی ئێرادەی کورد بوو بەڵام ئەمە کوردی کردووە بەیەک بە هەموو لایەنەکان و بە ئۆپۆزیسیۆن و بە حیزب حاکمەکان ئیستاکەیەکرد ئەمانە ماسوول بوونە یەک لەم پرۆژەیە دەتوانن هەنگاوی تر بەهاوێن و کوردستان بەرەو باشتر بن. دەست خۆش مامۆستا فەرهاد دێمەوە خزمەت جەنابەت کاک لوقمان ینی وەکو مامۆستا فەرهادیش ئاماژەی پێدا ینی بۆ نمونە ینی ئێستا حکوومەتی عراقی بۆ خۆ دەرباسکردن لە قەیرانی دارەی و دابینکردنی موچە بۆ موچەخۆرانی لە عراقدا بۆ نمونە عێراق دەوڵەت دەتوانێت پەنا بەرێتە بەر هەم قەرزی ناوخۆ هەم قەرزی دەرەکی بەڵام هەرێمی کوردستان تا ڕادەیەک لەوە چێ لەم هەنگاوانەدا قورس بێ ئەم جۆرە هەنگاوانە بنێ بەڵام بینیمان لە ماوەکانی ڕابردوو ینی بۆ دابینکردنی موچە هەندێک مانگ قەرزی ینی ناوخۆیی دەکرد. ئێساش ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوەی ڕاگەیان تاوەکو پارەکەی بەغدایەت قەرز دەکەن دوجار کە پارەکە گەیشت قەرزەکە دەنەوە. ئەتوانین بڵین هەرێمی کوردستان و ئێوەی پەرلەمانتاران و پەرلەمانی کوردستان ئەتوانن وەکو بەغدا یاسایەشی قەرز لە پەرلەمانە گەڵاڵە بکەن تاوەکو بتوانن ینی حکوومەت دەستکراوە بکەن بۆ کە قەرزی ناوخۆی بکە بتوانێت مانگانە لە کاتی خۆیان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تا ڕادەیەک دابین بکە و نەجاتی بێ لەم قەیرانەدارایی کە ڕوبەڕووی بێتەوە هەموو مانگێ. بەڵێ لە ڕاستیدا من گوێبیستی قسەکانی مامۆستا فەرهاد نەبووم دەنگەکەی لای من پچڕا بەڵام ئێمە حکوومەتێکمان هەیە بەناوی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرپەرشتی با بڵێن ئیدارەدان و بەڕێوەبردنی ئەم هەرێمەی خۆمانەکە و فەرمانبەرمان هەیە کە فەرمانبەری حکوومەتە و بەپێی قانون یاسا ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ماوەی 30 ڕۆژدا موچە بداتە فەرمانبەرن بۆیە فەرمانبەرێک کاتێک کە دەوامی و ئەرچی وەزیفی خۆی ڕائەپەنێنێ لە دام و دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستان ئەم فەرمانبەرە ئەرچی حکوومەتە لە ماوەی 30 ڕۆژدا موچەی بۆ دابینکات جا ئەم هەرێمە سەر بەخۆیە ناتوانێت قەرز وەربگرێت یاخود ڕاست نییە قەرز بۆ موچە بکەین فەرمانبەرێکی هاوڵاتیەکی ئەم هەرێمە حیلاقەی بەم مەسەلەیەوە نییە ئەرچی حکوومەتە پارە دابینکە. من پێم وایە کاتی خۆی کە قەراری ئابووری سەربەخۆی هەرێمی کوردستان درا قەرارێکی ڕاست و دروست نەبوو. ئێمە لەم هەرێمەدا پشتمە بە سەرچاوی تەنها و تاکو تەنها پشت بە سەرچاوی نەوتە بەستین بۆ داهاتی هەرێم و لە بواری نەوتیشدا هەموو هێلکەکانی خۆمان خستۆتە سەبەتەی وڵاتی تورکیا و خۆشمان ئەزانین وڵاتی تورکیا تێڕوانینی وڵاتی تورکیامان لە ساڵانی ڕابردووشدا بەباشی بۆ ڕوون بۆتەوە کە حکوومەتی ئێستای تورکیا چۆن چاو با بڵێن چاو لە هەرێمی کوردستانەکە و چۆن ئەڕوانێتە هەرێمی کوردستان بە چاوێک ئەڕوانێت تەریمکە بۆیە ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە دەرهاویشتە و لێکەوتەکانی ئابووری سەربەخۆ هەناکردەکردنی نەود و بەڕێگای سەربەخۆ بەڵام بۆ دابینکردنی موچە بەڵێ ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە بە تێڕوانینی ئێمە پارە دابین کات حکوومەتی عراقی ئەوە لە سیاتر لە 150 میلیارد دینار قەرزی کردووە بۆ موچە هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت هاتە پەرلەمان ڕایگەیان کە هەرێمی کوردستان لە ئێستادا 28 میلیارد دینار قەرزدارە من پێم وایە ئەگەر هەرێمی کوردستان 3 میلیارد قەرز بکە $3 ببوورە ئەگەر هەرێمی کوردستان 3 میلیارد $2.5 قەرز بکە من پێم وایە ئەتوانێت گرفتی موچەی ساڵێکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چارەسەر بکە کە خۆتان نەزانن لە ئێستادا ئێمە ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بووینەوە هاوزەمان لەگەڵەوە چاکسازی بکە لە ڕابردوو دامەژەمان پێکرد چاکسازی لە ئاستی پێویستدا نەکراوە چاکسازی لە سەرچاوەکانی داهات بکرێ و سەرچاوەکانی داهاتیش هەمە چەشنە بکرێ وێ ڕای ئەوە جارێکی پێداچوونەوە بە گرێبەستەکان ئەو گرێبەستانی کە لەگەڵ کەرتی تایبەت کراون لە هەموو دنیا دەیمە لەوەتەی ئەگەین کە کەرتی تایبەت ڕۆڵێکی گەورە ئەبینێ لە بەڕێوەبردننی وڵات و مشارەکەکردن لە بەڕێوەبردننی وڵاتدا بەڵام ئەم گرێبەستانی لە هەرێمی کوردستان کراون زۆرینەی گرێبەستەکانیان ناهاوسەنگن بەشی زۆری لە مەسلحەتی کەرتی تایبەتدا هەرێمی کوردستان و حکوومەت ئەرچێتی جارێکی تر مراجعە بکاتەوە بەو گرێبەستانە دابچیتەوە وێ ڕای چاکسازیکردن تاکی دەکەمەوە ئەو ئامار و داتانەی کە حکوومەتی خۆمان لە بواری نەوت ڕای ئەگەێنێ مانگانە بێگومان هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئێمەش لە پەرلەمانتاران متمانە بەم ئامارە ناکەین پێویستە داهاتی نەوت شەفافتر بکرێت تاکو ئێستا ئێمە زیاتر لە ساڵێکە بەسەر تشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینی وەزاری تێپەڕێت تاکو ئێستا وەزیری سامانە سروشتیەکان دیار نییە تاکو ئێستا زیاتر لە ساڵێکە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکار بووە تاکو ئێستا ئەنجومەنی نەوت و گاز لە هەرێمی کوردستان کۆنە بۆتەوە کە بڕبڕی
اقتصاد و داهاتی هەرێمی کوردستان نەوتە بواری نەوت و گازە لە هەرێمی کوردستان بۆیە ئەمانە خەلەلن یاسای سندوقی داهاتە نەوتەکان لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە یعنی ئەمانە گرفتن کۆمپانیەکانی بواری نەوت زیاتر ئێمە چاودێرین ئەوانەی بۆت باسەکەم لە ڕێگای پرسیار لە ڕێگای فشارکردن لە ڕێگای پێشکەشکردنی ئەدەش ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە و کاتێکە سەرۆکی حکوومەتیش هاتە پەرلەمان بێگومان ئەم پرسیارانی ڕوبەڕووکرانەوە زیاتر لە 800 کۆمپانیای بواری وەبەرهێنان لە بواری نەوت و گاز لە هەرێمی کوردستاندا کارەکەن هەمویان بەخشراون لە باج و ڕسوماتدا کە لە دنیادا ئەم حاڵەتە بوونی نییە بۆیە پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان دەست و برد بکە بەڵێ پێویستە قەرز بکە قەرز لەکوێ بکە دایان کۆمپانیای ناوخۆیی ئەگەر هەرێمی کوردستان ناتوانێت قەرز لە دەرەوە وەربگرێ دایان کۆمپانیای ناوخۆیمان هەیە کە لە سایەی دەسەڵاتی حکومڕانی هەرێمی کوردستانی 30 ساڵی حکومڕانیمان دایان ملیار دۆلاریان پێکۆناوە حکوومەت باپەنا بە بۆ قەرزکردن لەم کۆمپانیا بۆ دابینکردنی بواری ئابووری ئەڵێن یعنی قەرزەکە بۆ موچە بێت ئەمە زەرەری زیاتر وەکو لەوەی قازانجیە بێت ئەمەیان ینی کەواتە بێت چۆن لێکی بینەوە ئێمە زەختمان کردوتەوە کە هەرێمی کوردستان ئەبێ نەوتەکەی لە ڕێگای بەغداوە هەناردە بکات کاتێککە ئەمە باس لەوە ئەەکەین زیاتر لە 6 ساڵە مشتومڕ هەیە لەسەر هەناردەکردنیەوە تاکو ئێستا هەرێمی کوردستان نەوتی لە ڕێگای بەغدا هەناردە نەکردووە ئێمە تاکی دەکەینەوە کە قوڵای استراتیجی هەرێمی کوردستان لە ئێستادا بەغدایە بۆیە پێویستە دەست و بر بکە لەوەی لەگەڵ بەغدا ڕێککەوێ پێشووتر وەفدی شاندی دانوستانکاری هەرێمی کوردستان چەندین سەردانیان بۆ بەغدا کردووە سێ جاریش هاتنە پەرلەمانی کوردستان ئاستی گفتوگۆکانی خۆیان بۆ پەرلەمان و پەرلەمانتاران ڕوون کردەوە تەنانەت وەزیری پەیوەندیەکانی هەرێم و بەغدا سێ جار هات جارێک لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان دانیشت دوو جار هات لە ناو جەلسەی پەرلەمانی کوردستان هاتن کە ڕوونکردنەوەیاندا بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت کاقوبا تاڵبانی کە سەرۆکایەتی شاندی دانوستانکاری هەرێمیە کرد خۆی هات لە ناو پەرلەمانی کوردستان زیاتر لە 945 دقه لەگەڵ سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی ڕوونکردنەوەی پێویستیدا هەوڵەکانی شاندی هەرێمی کوردستان لە ڕابردوودا ئاکام و دەستکەوتی باشی هەبوو کە بریتی بوو لەوەی 320 میلیارد دیناری مانگانە بڕێنرایەوە بۆ هەرێمی کوردستان تاکو پەسەندکردنی بودجەی ساڵی 2021 ئەمە بڕوە ینی ئەمانە دەستکەوت بوون لە سایەی هەوڵەکانی شاندی دانوستانکاری هەرێمی کوردستان ئەمانە بەدەستهات کارێکی باش بوو بەڵام یاسای قەرز کە لە پەرلەمانی عراقی بە زۆرینە و بەبێ بە پێشێلکردنی ئەو تەوافقی کە لە نێوان هێزە سیاسی و کوتلە سیاسیەکانی پەرلەمانی عراقی هەبوو کە کورد باڵێن بەشێکی سەرچیە ئەم تەوافقە نەما بە زۆرینە یاسای قەرز لە پەرلەمانی عراقی تێپەڕێنرا بەپێی مادەی حوتی ئەم یاسایە هەرێمی کوردستان پابند کراوە ئەبێ بڕێکنەوت لە ڕێگای کۆمپانیای سۆنمەوە هەناردەی دەرەوە بکە ئەو کات شایستەدارەکانی خۆی ڕوویە کەواتە هەوڵەکانی شاندی دانوستانکاری هەرێمی کوردستان لە ڕابردوو کە هەوڵی باش بوون بەڵام ئەم یاسای قەرزە وەستێنرا پەچی خست پێویستە کات جارێک تر هەرێمی کوردستان وەفد بنێرێتەوە بەغدا کە ناینێرێ کە ئامادە نییە نەوت ڕادەست بکات کە خۆیان بەیەمیان وتووە و کە ئێمە ئامادەین نەوتەکە ڕادەستکە یا ئەبێ نەوت ڕادەستکە یا ئەگەر نەوت ڕادەست ناکە هیچ چارەسەر نییە ئەبێ پارە پێیا بکە چاکسازی ئێمە ئەزانین پرۆسەی چاکسازیکردن پرۆسەیەکی دوور و درێژە بەڵام خۆمانش زانین 6 ساڵ هەرێمی کوردستان بەدەست قەیرانی داراییەوە ئەناڵێنێ نەوت ئەنێرین لە ڕێگای سۆمۆ ناینێرین چەند ڕاداستەکەین لەگەڵ حکوومەتی عراقی چەندین سەردانی شاندی هەرێمی کوردستان کراوە وەفد و مفاوەزات کراوە بۆیە چارەسەری تر نییە ینی هاوڵاتی لە هەرێمی کوردستان موچەخۆر لەوە زیاتر بەرگە ناگرێ دوو مانگە لێرە موچە نەدراوە هاوڵات فەرمانبەری عراقی دوو موچەی لە سێرێک وەرگتووە بۆیە ئەمە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە من پێم وایە خۆ مشغوڵکردن خۆ سەرقاڵکردن بەما کە ئێمە دەوڵەتێکی سربەخۆنین و ناتوانین قەرز لە دەرەوە وەربگرین قەرزی ناوخۆی با بکەین یا بێ دەست و بر بکەین لەگەڵ بەغدا ڕێکەوتەکەمان لە ڕێگای سۆمۆ هەناردە بکەین یاخود ئەبێت چاکسایی بێگومان لەم حاڵەتەشدا ئەبێت چاکسایی ڕیشەیی بکەین چاکسازی لە بواری داهات بواری وەبەرهێنان یاسای وەبەرهێنان کاکە یەک دنیا کەلێن و کەلەبەری هەیە بۆ بە هەدەردانی سامانی گشتی هەرچی زەوی ئەو وڵاتە هەیە هەمووی بە هەدەر چوو بە ناوی پرۆژەی وەبەرهێنان کە کەسێک زەویەک لەم هەولێرەی کە ئێستا ئێمە قسەی تێداکەین زەوی دراوە بۆ یاریگا کە ڕەنگە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیفرۆشێ یاریگاکەش دروست نەکراوە ئەگەر بیفرۆشێ ڕەنگە بەشی دووسێ مانجی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکە بۆیە حکوومەت ڕێگای تری هەیە بەڵێ بێ حکوومەت ئەرچێتی موچەی فەرمانبەران دابین کە وابێ پەلەش بکە بۆ چکە ئەم دۆخە
لە ڕاستیدا خۆتان بینین خۆتان خەڵک ئەبینن کە خەڵک لە چ ژیانێکی قورس و سەختدایە بۆ ئێمە هەڵبستین بە شیکارکردنی ئەوەی کە ئێمە هەرێمێکی سەر بەخۆنین و ناتوانین قەرزی دەرەوە بکەین و پرۆسەی چاکسازی پرۆسەیەکی درێژخانە بەڵێ پرۆسەی چاکسازی پرۆسەیەکی درێژخانە بەڵام حکوومەت ئەتوانێت بە هەڵوەشانەوەی کۆمەڵێک بڕیار و ڕێنمایی کە خۆی دەری کردووە و بواری ڕەخساندووە بۆ هەدەردانی سامانی گشتی هەر بە هەڵوەشانەوەی ئەم بڕیارانە دنیایەک داهاتە گەڕێتەوە کە ئەتوانێت بەشێک لە کورتی هێنانی بودجێ خۆی پێپڕ بکاتەوە. دەست خۆش کاک لوقمان دێمە خزمەت جەنابەت مامۆستا فەرهاد ینی وەکو کاک لوقمان ئاماژەی پێدا نازەم جۆ لە قسەکانی ویانە ینی کۆمەڵێک ڕێگای خێرا هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی هەرێمی کوردستان ئەتوانن یعنی لە ئێستادا بیگنە بەر بۆ ئەم چارەسەرە خراپەی کە ئەم قەیرانە خراپی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ تۆ لە ڕووی دارایەوە ئەویش ینی چارەسەرکردنێتی بە شێوەیەشی کاتی ینی ڕێگاکانیش ئاسانن و توانێت حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر بۆ نمونە وەبەرهێنانە بیگرێتە بەر کە ینی پارێکی زۆری تێدا بە فیڕۆڕە لە بەرامبەر بواری کارەبا لە بەرامبەر بواری کشتتوکاڵ لە بەرامبەر بواری ینی سەررجەم سێکتەرەکان کە لە هەرێمی کوردستان ئەمانەش هەموو داهاتێکی باشیان دەسەکەوێت بەڵام داهاتەکە نادیارە کە ئەتوانرێت ئەمە بکرێت یعنی بۆ ناکرێت پلانەکان چیە کە بکرێت چێ ناوێت ئەم پلانانە جێبەجێ بکات و ئەگەر پلانێکی خێرا بخرێتە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بەڕێستان ئەگەر لە بوارە ئابوووریەکەدا ڕێنمای حکوومەت بکەن چۆن ڕێنمای حکوومەتەکەن چ پلانێکی پێشکەشەکەن لەم بوارەدا ئێمە وەکو کوردیان وەکو کوردستانیان با نەڵێن کورد بە تەنها کوردستانیان چۆن تەنها کورد ناژێت لەسەرم خاکە خەڵکی تریشەژێت دوڕاست مەسیحی و کرد و ئاشوریش ئێمە وەکو کوردستانیان بەڕێی من هاوڵاتیان یان سەرمایهداران هاوکاری حکوومەت نین لە سەد هەر بۆ زانیاری بەڕێست و میوانە بەڕێزەکەت کاک لوقمان تەنها سێکتەرێک کە باج بە تەواوەتی دەدا کۆمپانیانە کە هەموو مانگیەکان هەموو ساڵێک باجەکەی خۆیان بەڕێکی دەدەن ئەوەی کە نایدات و کێشەی هەیە کۆمپانیا ناوخۆیەکانە کە لە مەجاالەکانی ترێکی شتێک کاک لوقمانشی زۆر جوانی وت هەندێک یاسا هەیە دەبێت گۆڕانکاری تێدا بکرێت بۆ نمونە لە مەجای وەبەرهێن هەندێک کۆمپانیا هەیە بە حکمی ئەوەی ئەمە یاسایکی عراقی شملمانی دەکرد لە ڕووی ئابووریەوە من باسی جانبە ئابووریەکەی دەکەم کە هەر کۆمپانیایەک لە بواری بنیادنانی وڵاتە مەسەن سەکەنیە ئیشکە خانوبەرەی ئیشکە باج نابەخشێت بۆ حکومەی دەیەوێت وڵات پێش بکا کێشەی شتە جێبوونی بکەن بەڵام ئەمە کۆن ئێستاکە لە هەموو شارەکان خانوو زۆرترە لەو خەڵکی کە پێویستی پێیەتی پێویستە دەکرێت بە یاسایەک بەڕێزیان لە پەرلەمان بڵێن کاکە لەمە دواوە بەرهێنان لە مەجای خانوبەرەیە ئەگەر قانجازی کرد دەبێ باج بدات بۆ زانیاریش کە من بۆ حکومەی ئەندامێکی سندیکای ژمێریارانم لە ڕووی ژمێریاریشەوە لە 2010 یەک کۆمپانیا موازنەی تەقدیمی حکومەت دەکردو بۆ چکم حکومت دەڵێ ئەگە باجە ڕاستیەکەی تێدا نەنووسیت و قانجازە ڕاستیەکەت نەنووسیت و باجەکە نەدەیت من مسادقە لەسەر موازنەکەت ناکەم یعنی حکومت هەنگاوی ناوە ئیستا هەنگاوی دۆماوە خەڵک بینێ بازرگانەکان بینن ئەم کاک لوقمان قسێکی زۆر جوانی وت ئەمانە لە سایەی حکومەتی هەرێمەوە لە سایەی ئەمن و ئەمانی کوردستانەوە لە خاک و زەوی ئەم وڵاتە ئەمانە قانجازێکی زۆریان کردووە واجبە لە سەریان جزئێک لەو قانجازەی خۆیان ببەخشنەوە بە حکومەت بۆ کشێوەی باجە وە کشێوەی ڕسوماتە چۆن ئەگەر هاتو ئێمە لە ناو کەشتییکی ئەگەر کەشتێکە غەرق بێ هەمومان غەرق دەبین ئەوەی کە زەرمەندی گەورە بێ دەوڵەمەنەکانن تاجرەکان سەفەرەندوق و جەنابی شتەڵی خۆتۆ ینی ئەمە ئەگەر توێ پابندیانکەی دەبێت یاساکە بگۆڕی و کە یاساکەشت گۆڕی دەبێ ینی ئەمانە لەلایەن حکوومەتەوە مولزەم بکرێن و چاودێریان بخرێتە سەر ینی ناچار بکرێن کە ئەم باجە بدەن بەڕاستی من مەبەستی من لێرەیە ئەوەی من معلوماتم هەیە و ئەشتوانن بەڕێزیان کاک لوقمان دەتوانێت لێ پێچینەوە بکات ئێمە خەڵکی مامناوەندی کوردستان خەڵکیشی دڵسۆزە زۆر و خەڵکیی نەهامەت کێشە ینی بارێکی زۆری لەسرە حکوومەتەکەشمان حکوومەتێکی حەکی ئەوەی لەو بینەیە کێشێ هەندێک خەڵکمان هەیە لەو بینەن لە بینی قیادە و لە بینی خەڵکن ئەوانە کێشن هەندێک تاجرمان هەیە مە لەم کوردستانە بەداخەوە هەندێکی باشی هەیە هەندێکی بۆ منە زۆربەی ڕێستۆرانتەکان زۆربەی مۆڵەکان لە کوردستانە پارەی کەهرەبا نادەن نەک نایدەنیاری بە سەعاتەکەیش دەکەن من بە دەلیل هەمە ئەگەر جەنابیان دەیەوێت ئەتوانێت بشپرسێ و دایرەی کارەبا و ئەتوانێت بپرسێت ئەم خەڵکە تەنها ئەم داهاتێک کە لە لای خەڵکە کۆ بکرێتەوە دەتوانێت شتێکی تر بکەیت ئێمە 7000 ساڵ لەمەوە پێش حەزرەتی یوسف وتی باجی لێخۆشببوونی باجەیە ئێستا بە خەڵک بڵێ وەکو حەزرەتی یوسف کە 7000 ساڵ لەمەوە پێش
بڵێ ئەوەی باجی 2 ساڵ پێشتر بدا من 4 ساڵ دەیبەخشم ئێستا تۆ پێویستی پێێتی وەکو حکومت ئەمانە بە یاسا دەکرێت و بە عەجەلەی دەکرێت دەبێ حکومت بیکات من دەڵێم حکومت ڕۆیایەکی جوانی هەیە بەڵام لە ڕووی ئیدارەکەەوە پێویست بەوە دەکات ئێمە من ڕێز و حرمەتم هەیە بۆ پەرلەمان بۆ هەموو بۆچوونەکان بەڵام ڕۆژی ئەوەیە هەمووی دەست بخاتە ناو دەستیەک ئیشەکە چار بکات چکەم بەم ئیشە ئەبێ حەل بێت حەل بەوە نییە من هاتوو هاوار بکەمیان بڵێم وەڵڵاهی ئەم خراپە ئەو خراپە هەریچ لێ من وەکو فەرهاد ئەرکێکم لەسەرە دەبێ بیکەم تۆ وەکو ڕاگەیان کار ئەرکێک لەسەر هەمومان ئەرکمان لەسەرە یەکلا نییە دەبێ هەمومان حەڵ بدەین بەڕێی من دەتوانن بیکەن و کوردیش لەم قۆناغەتیە دەپەڕێت من دڵنیام دەشتوانەی قەرزی ناوخۆی وەکو کاک لوقمان وتی ئێمە زۆر تاجرمانەیە زۆر دەوڵەمەندمانەیە لەخوا بەزیاد بێ لە کوردستانن ئامادەی ئەوەیان هەیە یارمەتی حکومت بدەن کە چۆن 2014 خۆتوانی کاکە باجەکی خۆی لێوەرگری بی بە موچەو بە شایستی دارایی فەرمانبەران بۆ ئەوەی بدرێ فعلا بدرێ بە بینی فەرمانبەران بۆ ئێستا بۆ ئەم 2 مانگە بەڵام دەتوانێت قەرزی دەرەکی بکا بۆ مەجای وەبەرهێنان چۆمەگە تۆ وەبەرهێنانت کرد ئێستا تەنها لە سێکتەری نەوتە زیاتر لە 2 ملیۆن خەڵک دەژێت لەسەری بەوانەی کە کارمەندن و بەوانەی کە کەسوکاری کارمەندەکانن ئەگەم کۆمپانیانە لێرە نەبن ئەو خەڵکیش دەبێتە بارگرانی لەسەر حکومت ئەمە یەک دوو حکومت دەتوانێت وەکو زانکۆکان ئیعارە هەیە لە زانکۆکان بۆ من مامۆستایەکم لە زانکۆیەکی حکومی حکومت موچەکەم دەبڕێت دەچم لە زانکۆیەکی ئەهلی زانکۆ ئەهلیەکە موچەکەم دەدات و خزمەتیشم بۆ حسابە با ئەمە لە کەرتی کارەبای بیکات لە کەرتی کشتتوکاڵە بیکات ئەم خەڵکە بدا بە کەرتی تایبەت باری حکومت ئاسانتر دەبێت و کەرتی تایبەت لە جاتیەوە بچێ کابرای چینی پاڵی هندی بێنێت با ئەوەی خۆمی لەلابێت بارگرانێکی سەر حکومت سوک دەبێت و ئەمانش هەمووی بە یاسا و بە تعلیمات دەکرێت نەک یاسا بە تعلیماتی وەزارەتی دارایی دەکرێت و دەتوانن بیکەن حەل هەیە ئەگەر جدی بن لە حەل دەست خۆش مامۆستا فەرهاد کاک لوقمان ینی نازانم جۆ لە قسەکانی مامۆستا فەرهاد بوو ینی کۆمەڵێک ڕێکاری ئاسان و خێرا ینی کە بۆ نمونە ئەمانە هەمووی بە یاسا توانی ینی تۆ ڕێشی بخەیت و داهاتێکی باش بگەڕێنیتەوە لەم ساتەدا بۆ ینی هەرێمی کوردستان هەم بەشی موچە و شایستەی دارایی فەرمانبەران بکات هەم ینی لە ڕووی ئیداری و دارایی و حکومەت هەرێمی کوردستانیش ینی کارە دارایەکانی خۆی پێ بەڕێ بکات دیارە وەکو کاک فەرهاد دەڵێ ڕاستە ینی ئێمە بێ هەموو هاوکار بین لەم قۆناغەدا هاوکارێکە ئەوەیە بۆ نمونە ئێستا ئێوەی پەرلەمانتاران و پەرلەمانی کوردستان ئەتوانن چی بکەن بە خێرایی لە نێو پەرلەمان بۆی کە ئەم یاسایانە لە بەرژەوەندی هەم حکوومەت هەم خەڵکی هەرێمی کوردستان ڕێک بخەنەوە و کار ئاسانی بۆ خەڵک بێت و مولزەمی وەبەرهێن و ئەو کەسانی کە بازرگان و یاخودەوانی وەبەرهێنانەکەن لە هەرێمی کوردستانان ناچار بە باشدان بکەن بە حکوومەت هەرێمی کوردستان وڵا لە ڕاستیدا من بەداخەوە جێبیستی هیچ لە قسەکانی مامۆستا فەرهاد نەبوو بەداخەوە وەکو پێشووتریش ڕاوەدەین سە چارەسەری بکەین کاک لوقمان حکوومەتی هەرێمی کوردستان ئەرچێتی پارە دابین بکە هاوڵاتیەک موچەخۆرێک کاتێک کە پارەی پێنیە بۆ بچی شیر بۆ منداڵەکەی بکڕی زستانە پارەی پێنێ نەوت بۆ سۆبەکەی بکڕیت ئەو هاوڵاتیە گرفتی ئەوەی نیە حکوومەت چۆن پارە پێەیە کە قەیرانی داراییە کێشەکانی لەگەڵ بەغدا چارەسەر بێت چارەسەر نابێت لە بەغدا خیانەت لە کورد دەکرێیان ناکرێ یەک ریزی نیشتیمانی و تەوافق تێکە چێیان تێک ناچێت بەڵام مشکلەکە لێرەدایە کە حکوومەت بۆ ئەم بوارە هەنگاوی عملی هەڵ نەهێناوە لە بواری چاکسازی ناوخۆیی لە بواری چاکسازی لە سەرچاوەکانی داهاتدا لە خاڵە سنووریەکاندا وەکو پێشووتر من ئاماژەم پێکرد ئەم چاکسازیە بێگومان ئەبێ بە یەک ریزی نیشتیمانی بکرێ بەر لە هەموو شتێک مشکلەکەی لێرەدا ئێستامە لە دۆخێکی قەیرانێکی سەختی دارایی گوزەرەکە لە هەرێمی کوردستان هاوشان لەگەڵ ئەوە دۆخی پەیوەندی سیاسی نێوان هێزە سیاسیەکانیش لەو پڕی خراپیدایە کە ڕەنگە هیچ کاتێک بەقەدر ئێستا پەیوەندی سارد و سڕی تێنەکەوت بێت کە ئەمەش خۆی لە خۆیدا گرفتێکە بۆیە ئەمە پێویستی بە یەک ریزی و یەکێتیەکی با بڵێن ناوخۆی هێزە سیاسیەکان هەیە و بۆ ئەوی زمینەی ئەوە بڕخسینین چاکسازیەکی ڕاستەقینێت لە هەموو سێکتەرە جیاوازەکان بکەین وەک ئاماژەم پێکرد ئێمە لە پەرلەمانی کوردستاندا یاسای چاکسازی بواری خەرجیمان تێپەڕاند و دەنگمان پێدا ئامانجی ئێمە ئەوە بوو بەشێک لە داهات بگەڕێتەوە بۆ حکوومەت هەرێمی کوردستان هەرچەندە ئێمە ئەو ڕۆژێک کە دەنگمان بە یاسای چاکسازیدا ڕامانگەیان کە ئەم یاسا چاکسازیە چارەسەری دۆخی دارایی هەرێمی کوردستان ناکە ئەمە ئەو چاکسازیە حەقیقیە نییە کە هاوڵاتیان و ئێمەمانان مەبەسمانە چاکسازی ڕاستەقینە لە داهاتەکرێ
وەکو ئاماژەم پێدا کۆمەڵێک بڕیار و ڕێنمایی هەنە لە ئەنجومەنی وەزیران دەرچوینە هەر بە هەڵوەشانەوەی ئەم بڕیار و ڕێنمانە یەک کۆمەڵێک داهاتە گەڕێتەوە جگەلەوە لە کۆکردنەوەی خۆڵ و خاشاشی بەردەمی ماڵان ڕابگرە تا ئەگاتە پشکنینی خۆراک و دەرمان لە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەکانەوە بگرە هەر هەمووی دراوەتە کەرتی تایبەت بێگومان بە ڕێکەوتنی ناهاوسەنگ لە بەشێک لە گرێبەستەکاندا 180 داهاتی بۆ کەرتی تایبەتە 120 بۆ حکوومەتە کە ئەمان گرێبەستی زۆر ناهاوسەنگن ئەتوانێت هەڵی پێداچوونەوەی پێ بکرێ خۆ ئەمانە کاری دەست و بردیەوێ بۆیە حکوومەت ئەتوانێت کۆمەڵک هەنگاوی جددی باە لە بواری ڕێخستنەوەی باج و دەرامەتی ناو خۆدا ئەتوانی هەنگاو باوێ ئەو بازانەی کە باسم کرد کۆمپانیەکان بەشێکیان بەخشێنراون لە بازدان حکوومەتەوە ئەتوانێت ئەمە هەڵبۆشێنێتەوە بۆیە ئەبێ ئەمە بکات لە ناو خۆدا بێگومان ئەوەی تریش لەگەڵ بەغدا بێ ڕێکەوێ وەکو باسمان کرد ئێمە لەگەڵەوەینا هەرێمی کوردستان نەوتەکەی خۆی لە ڕێگای سۆمەوە هەناردەی دەرەوە بکە بۆی شایستە دارایەکانی وەربگرێ یعنی ئێستا تا ئێستا حکوومەت هەرێمی کوردستان نەوتە فرۆشێت کەمتر لە نیوەی داهاتی نەوتەکە ئەگەڕێتەوە وەزارەتی دارایی باشێگەمە نەوتەکەمان لە ڕێگای سۆمە برژن ڕەنگە نرخەکەی باشتر بێ بۆیە ئەمانە گرفتن حکوومەت هەرێمی کوردستان ئەبێ کاتمان لە بەردەستنی ئەبێگە هەنگاوی جددی هەڵێنێ بۆ ئەمە و لە ناو خۆشدا قەرزەکە بەس ئێوە باستان کرد من تایتڵەکەم بینی کە مامۆستا فەرهاد ئاماژە بۆ ئەکا کە قەرز بۆ موچە کارێکی ڕاستنی ئێمەمانانیشە زانین قەرز بۆ موچە ڕاستنی قەرز لە وڵاتاندا بۆ وەبەرهێنانەکرێ بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری وڵاتەکە ئەکرێ بەڵام ئێستا ئێمە 28 ملیارد دلار قەرزدارین و یەک کارگەشتمان بنیاد نەندراوە با 3 ملیارد دلاری تریشی بێتە سەرێ بەڵام با ساڵێک هەوڵ بدەین تاکو ئەکەوینە سەرپەی خۆمان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابینکەین ئەم قەرزات توانرێت لە ناوخۆ بکرێت لە کۆمپانیا ناوخۆیەکان بکرێت کە لە سایی ئەم دەسەڵاتەکەداهاتش من پێم وایە خەمساردیە بەشێکی تری ئەوەی حکوومەت تاکو ئێستا نازانم ینی هۆکاریی ئەمە ئەبێ لە حکوومەت برسین و وەڵام بداتەوە بەڵام من بە خەمساردی ئەبینم کە تاکو ئێستا لە ئاستی پێویستدا حکوومەت هەنگاوی هەڵنەهێنەوە هەرچەندە بەپێی دواکۆبوونەوەکانیان بڕیاریان داوە کە بە باڵین لە ئایندەیەکی نزیکدا هەنگاوی جددیش باوێن لە ڕێخستنەوەی داهات و دەرامەتی ناوخۆیدا بەڵام لە کوردەواری ئێمە قسەیەکەڵی ئەڵێ ئەم زووە ئەم درەنگە بەم زۆر ڕناگا ئێستا موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەیانەوێت و خۆتەزان ئەمڕۆ خۆ پیشاندان بوو دایکی شەهید دەبینی فەرمانبەرە بینی مامۆستا بینی بە چ شێوازێک ینی نیگەرانیەکانی خۆی ئاهی خۆی کێشەکانی خۆی حیاتی خۆی دێ دەرئەبڕی من پێم وایە مامۆستایەک فەرمانبەرێک دایکە شەهیدێک ئەگەر نەیگاتە سەر ئێسقان ئەگەر لەو پەڕی ناومێدی نەبی لەو پەڕی دۆخی دارایی خراپی نەبی بەم شێوازە قسە ناکە هەموو هاوڵاتیانی ئەم کوردستانە بیرمان نەچێت کاتێکە کە داعش پەلاماری هەرێمی کوردستانیدا هەموو هاوڵاتیان ئامادەبوون تەنانەت خۆبەخشەکان ئامادەبوون سەنگەرەکان بەرگری بگرن بەرەبەر هاوڵاتیانە هێرێمە وڵاتی خۆیان خۆشەوێ حکوومەتی خۆیان خۆشەوێ بەڵام کاتێک کە تۆ ئەگاتە سەر ئێسق کاتێک کە تۆ ناتوانانی گوزەرانی خۆت دامینکەی کاتێک کە تۆ ناتوانانی ئیدارەی ماڵ و مناڵی خۆت بەڕێوە بی بێگومان ئەم کاردانەوەتەن بۆیە ئێستاش کات درەنگنیە کە حکوومەت کۆمەڵێک هەنگاوی باش بەهاوێ لە بواری چاکسازیدا بەڵام لە پێش هەموو شتێکی یەکێتی و یەکریزی نێو هێزە سیاسەکان کارێکی گرنگە و دەست بەجێ وەفدێکی باڵا لە هەرێمی کوردستان بنێرێتە بەغدا بۆ ئەوی لە چوارچێوەی ئەم یاسای قەرزە بڕێکنەوت لە ڕێگای سۆمەوە هەناردەی دەرەوە بکە و هەروە خۆشمان ئامادە بکەین کە لە یاسای بودجەی نوێدا ئەبێ ئیستحقاقاتی هەرێم جێگیر بکرێ ئەگەر نەچین ئێمە چیتر تاخیر بین مەترسیەکە لەوەدایە کە یاسای بودجەی ساڵی 2021 بەبێ کورت تێپەڕێندرێکە ئەو کات کارەساتەکە گەورەترە بێ و قەیرانەکە بەسەرماندا گەورەترە بێ بیرمان نەچێ هەرێمی کوردستان وێڕێ قەیرانی دارایی قەیرانی تەندروستی دۆخی تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش دەبەرابەری ئەوەی ئەرکەکەی قڕستر کردووە هاوڵاتێک کە دووچاری ڤایرۆسی کۆڕۆنا ئەبێ پێویستی بە یەک دنیا ئیمکانیت و ڕێژەیەکی زۆری پارەیە تاکو چارەسەری خۆیەکە بۆیە حکوومەت ئەبێ دەست و برد بکالەوە من پێم وایە دواخستنی شاند لەمە زیاتر کارێکی ڕاست ڕۆتەبێژی حکوومەت هەرێمی کوردستان ڕاگەیان کە بە زووترین کات شاندێکی حکوومەت دەچێتە بەغدا ئومێدەوارم بە زووترین کات بچێت دەست خۆشکار لەخوان مامۆستا فەرهاد ینی بۆ نمونە ئێسێمەوە هەموو لایەکمان ئاماژە ئەدەین بەوە کە بەغداد عمقی هەرێمی کوردستان لە بەغدایە و بەغدا فریادڕەسی هەرێمی کوردستانە بۆی کە
لە ڕووی هەر هیچ نەبێ دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە فریای هەرێمی کوردستان بکەوێت. بەڵام ینی بیریشمان نەچێت بەغدا و کۆمولایەکشتان ئاماژەتان پێدا و هەمووشمانە زانین ینی خۆشی لە ئێسادا ژیرۆدەی قەیرانیشی قورسی داراییە و ئەوەی کە هەموو ئاماژەکان ینی خوێندنەوەی بۆ کرێت و ئابووری ناسان چاودێری کە ڕەوشی دارایی و ئابووری عێراقەکەن ئەڵێن عێراق لە ساڵی 2021 ڕەوشێکی قورسی دارایی بەڕێیەکات کە عێراقیش بەم شێوەیە وەسعەکەی وابێت. یعنی ئێمە چۆن نەتوانین لە داهاتوودا بە تایبەتی بۆ ساڵی 2021 لە ڕووی ئابووری و داراییەوە پشت بە بەغدا بەستین؟ بەڕای من کورد ناتوانێت پشت بە بەغدا بەستێت، چۆن بە لۆژیکی تۆ لەگەڵ خەڵکێکی خەڵکەکە خۆی نەخۆشە. لای من مەسەلێکی کوردەواری هەیە ئەڵێ خەڵک نەخۆش بێت دەچێتەوە ئۆمەرمەندانە لێگە ئۆمەرمەندان خۆی نەخۆش بێت چی بکات. یعنی ئێمە پەنامان بۆ ئەوان بردو ئەوان خۆیان کێشەیان هەیە. بەڕای من لە هەموو ئیتیفاقێکی ئابووری ئەگە سیاسیش نەبێ، من حەقم لەلایەنە سیاسەکەنی حەقم لەلایەنە ئابووریەکە، ئەگە دوو کۆمپانیا بیانەوێ لەسەر شتێک ڕێککەون ببن بە یەکیان جودا ببنەوە دەبێ هاوسەنگیەتیەک هەوێ لە نێوانیان، یاواتە تۆ دەبێ هێزت هەبێ ئەمجا بتوانانی لەگەڵ بەرامبەرەکەتە معاملە بکەیت. بەڵام ئەگە تۆ لە لاوازیبی ناتوانانی هیچ معاملەیەکی لەگەڵ بکەیت، ناتوانانی هیچ نوع نیگۆشیشنێکی لەگەڵ یاختا تەفاوزێکی لەگەڵ بکەیت بۆی تۆ بگەیتە حەقەکانی خۆت. بەڕای من لە ڕووی سیاسی وەکو میوانە بەڕێزەکەت باسی کرد زۆر گرنگە ناوماڵی کوردیەک بێت. دوو گرنگە تۆ سەرچاوە داهاتەکانت ڕێک بخەی لەگەڵ ئەوە بە زمانێکی تر قسە بکەی، ینی بە کوردەواری خۆمان ما بڵێن زۆر بە بێمنەتانەتر تەعاملی لەگەڵ بکەی بووی ئەو بتوانێت شایستەکانت پێ ببەخشێتەوە. بەڕای من وەکو لە جانبە دارایەکەی ملی دەزانم نەمانت لەگەر عێراق ئیمڕۆژ قانجاسترە لە بەیانی. ڕاستە ئیمڕۆژ کورد پێویستی بە بودجە بە موچە هەیە لەبەرەوە بێ بچێتەوە بۆ بەغدا، بەڵام بەڕای من ئەگە حکوومەتی هەرێم بتوانانی خیلالی ئەم 3 مانگە موچەی خەڵک ببەخشێتەوە نەگەڕێتەوە بۆ بەغا، چکەم بەغا زیاتر لە 150 ملیار دلار قەرزارە. ئەم قەرزەی ئەو لەگەڵ ئەو قەرزەی ئێمە وەکو میوانە بەڕێزەکەت باسی کرد فەرقە. ئەو بە فول بودجەوە بە فول ئیمکانیەتیەوە 150 ملیار دلار قەرزارە. ئەو قەرزارەی ئێمە کە هەمانە وەکو کوردستان دەڵێم ئەوە هی ئەو بودجە بڕینەیە ساڵی 2014 حتاکو 2018 کە بودجەکانیان بۆمان نات. یعنی قەرزەکەی ئێمەش هەل لای ئەوانە، واتە وەزعی دارایی ئێمە لەوان باشترە. با بڵێن ژێرخانە ئابوووریەکەی ئێمە بەهێزترە لەوان. ئێمە لە وڵاتی ئێمەوە میوە و سەوزە و شتە چێت بۆ لای ئەوان، لە لای ئێمە زیاتر هەندێک بەروبووم هەیە، بۆ نمونە مریشکی با بڵێن ئەوەی کە پاکرا و ئەمانە لە کوردستان کارگەکان زۆرە، مەطحەنەکان لێرە زۆرتر، ینی ئێرە بۆتە پێگەیەکی ئابووری بەهێزتر وەکو لە عێراق. ئێمە زۆربەی مەسفاکان لێرن، یعنی ئەو ناوتەی زۆر جا کە تەسویش دەکرێت لە کوردستانەوە دەگەڕێتەوە. ئێستا هەوڵێکیش هەیە کە لە هەرێمی کوردستانیشەوە غاز دابین کرێ بۆ عێراق بۆی کە وێزگەی کارەبایەکان ئیش پێ بکات لەوەی کە ئێران ئێستا دابینی ئەکات، یعنی ئێمە هەوڵێکی ئەمریکایە تا ڕادەیەکیش. ئەمانە هەمووی فاکتەری باشن کە تۆ دەتوانی بەکاری بێنی لە وەرقەی زەخت قسەی لێ بکەیت، ئاوت هەیە تۆ دەتوانی ئاو قسەی لێ بکەیت. ئەمانە بەڕێی من عنی ئەو بڕیارەی کە قیادی سیاسی داوێتی لە کوردستان کە خۆیان تەخیر کردو لە چوونەکەیان بە زمانێکی تۆزێ تونتر قسە دەکەن، بەڕێی من ئەمە مردودێکی باشی دەبێت، یعنی ئەمە نەتیجەیەکی باشی دەبێت لەوەی کە من ئەو هەرچی وت و من ڕابکەم بچم بۆ لای، چۆن لە ڕووی ئابووریەوە دەبێت تۆ هاوسەنگیەکی خۆت ڕابگری لەگەلی پێگەی خۆت ڕابگری ئەو جابچیت. ئێمە لە بیرشمانە چ شتێکی تر هەیە، ئەوان لەسەر حازر بوونە، سەدام چوو سەدام خێر و بێر بوو بۆیان ئەوانە هاتوونەتە سەر حازر، بەڵام کوردێکی قڕبەسەر ئەنفال کیمیاباران ماڵڕۆخان چوون. ئێمە ئەوەی کە باری حکومەتی هەرێمی زۆر گران کردووە، ئێمە ئەو هەموو ئەنفال و شەهید و باڵوێرانەمان هەیە کە موچە وەرەگرن، ئەو هەموو شەل و نقستانەمان هەیە کە کەمەندامەتی وەرەگرن کەمە حکومەتی عێراقینیەتی. ئێمە بەڕێی من کورد بتوانێت چۆن تعویزی کوێت کرا بۆ 5,000 کەس کە کوشتر و بڕین و دەربەدەر بوون، 5,000 کوێتی 52 ملیار دلار حکومەتی عێراقی پابند کراو کە بیدا بە حکومەتی کوێتی. باشە ئێمە بۆ ناتوانین لە مۆزوعی ئەنفالەکان و حەڵەبجە و بارزانیەکان و ئەوەکان تر کە تووشی کیمیاباران بوون، ئێمە بۆ ناتوانین لە مەحاکمی دووەلی داوای و تەعویزە بکەین. بەڕێی من پێداگیری کورد ئەگەر زۆریش خۆی پێ نەکرا، هەموو لایەنە سیاسیەکان دەست بکەنێک لە ڕێگەی ئومەم متحیدەوە، لە ڕێگەی مەجلیسی ئەمنەوە بڵێن کاکەوەرن نێونگیریەکمان بۆ بکەن لە بینی ئێمە و عێراق، چکەم عێراق
ئەو حکومی کە لە عێراق بەداخەوە خزمەتی گەلی عێراق ناکە وەکو بدایەت شیعەکەی چەسانەوەتەوە یەکەم بەدڵنیام هەنگاوێکی گرنگەمە مسافرات بن ئەمەوێت لە کۆتاییدا دوا پەیام و دوا سەرنجی بەڕێزت وەکو شارەزایەکی بواری ئابووری لەم بوارەیە جۆمالی بفەرمو. من یەک شتێکەڵێم ئەوەیە کە لە داهاتەکان لە کە وەردەگیرێتیان ئەو شتانە بۆ نمونە سندوقی نەوت و غاز با ئەمە هەبێت ئەمە یەک شتێک هەر ئەوە نیە سندوقێک تۆ پارەکەی تێ بکەیت ئەم پارەی تێ بکرێت و ئیشی پێ بکرێت بەم پارەیە بۆ ئەوەی داهاتەکەی زیاد بکات. سندوقی خانەنشینی جیا بکرێتەوە پارەی کە تێ دەکرێت لە خەڵک وەرەگیرێت ئەمە بخرێتە ئیشەوە بۆی داهاتەکەی زیاد بکات. ئەگەر تەنها سندوقێک بێت و پارەی تێ بکەیت و دەری بکەیت زەرەر دەکەن. من ڕێی من تەنها شتێکە حکوومەتی هەرێم دەتوانێت لەم هەنگاوە تێپەڕێ، بەڵام بەڕای من زۆر کەسی شارەزامانەیە لە هەموو بوارەکان لە هەموو شارەکان ئەتوانێت پرس بەوان بکات و هیچ عیبێکی تێدا نیە. واجبیشە لە سەرمان ئێمە وەکو خەڵک هاوکاری حکومەت بین، حکومەتیش پرس و ڕا بە خەڵک بکات. بەڕای من لە مەحەلەیە تێدەپەڕین و 2021 داهاتی کوردستان گەشتر بەو هیوای دەست خۆشما مسافرات کاکەی. بەڵێ کاک لوقمان وەردی ئەمێ دوا سەرنج و پەیامی بەڕێزی شلەم بارەوە بیستین فەرموو. وڵی ئێمە هەمومان وڵاتی خۆمان خۆشەوێ حەزمان نەکرد کە ئێستا چۆن مامۆستا فەرهاد باسەکە ئێمە هاتبینە لەم بەرنمەیە لە زیاتی گلەی و گازندەی ئەوە بکەین کە حکوومەت موچەی فەرمانبەرانی پێدابین ناکرێ، هاتبین وەسفی کارگە و معامل و مەسانحی هەرێمی کوردستانمان کرد باسمان لەو لایەنە گەشتەوە ئابوووریە کرد کە لە هەرێمی کوردستان هەیە بەڵام بەداخەوە نییە. ئێمە بینین کە تاکو ئێستا حکوومەت موچەی فەرمانبەرانی پێدابین ناکرێت. بۆیە ئەوی مامۆستا فەرهاد باسەکە وەکو بیرۆکێک ڕەنگە بۆ ئایندەیەکی دوور باش بێ، بەڵام ئەمە قسە لەسەر ئێستا ئەکەین. ئێستا ڕەوشی دارایی هەرێمی کوردستان خراپە. سندوقی داهاتە نەوتیەکان بە هەر هەبێ ئەگەر پارەی تێدا نەبێ. سندوقی خانەنشینی 1 دیناری تێدانیە تاکو ئێستا پارەی خانەنشینانی هەرێمی کوردستان زامن نەکراوە. بۆیە ئەمانە ڕەنگە بۆکو بیرۆکە باش بن، بەڵام ئەوە ئێمە قسەی لێداکەین هەرێمی کوردستان لەمە زیاتر دۆخەکە هەڵی ناگرێ. ئێمە لەگەڵ ئەوەی نەکە هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو دەستورێک کە خۆمان بەشداریمان تێدا کردو و نووسیمانەوە لە عێراقدا مافەکانی تێدا کوردی زامن کراوە، لە چوارچێوەی ئەم دەستورە پێداگیری بکەین لەگەڵ بەغدا مافەکانی کورد لە دەستوری عێراقدا جێگیر بکەین و هەروەها شایستەدارەکانی خۆمان وەربگرین، هاوزەمان لەگەڵەوە چاکسازی ناو خۆ بکەین، هەمومان وڵاتی خۆمان حکوومەتی خۆمان خۆشمانەوێ، بەڵام ئەرچی حکوومەتە ئەبێ موچە بۆ هاوڵاتیان و فەرمانبەرانی دابین بکە. بۆیە ئێمە پێداگیری لەسەر ئەوەکەین کە حکوومەت دەبێت لە کاتی خۆیدا موچە بدێت. ئێمە ئەبینین وێڕای ئەوەی کە 30 ساڵە حکومڕانی ئەەکەی ناکرێت دوای 30 ساڵێمە هەر بڵین هەرێمی کوردستان ڕوبەڵوی کاولکاری و وێرانکاری هاتۆتەوە. ئێستا جیلێک پێگۆیشتووە ئەم شتانە نازانێ خۆشگوزەرانیەوێ داهاتی لە حکوومەتەوێ کار و کاسبیەوێ بەهۆی نەبوونی موچە کار و کاسبی هاوڵاتیان وەستاوە، کار نەمایە، خەڵک بێکارە لە بازار. بۆیە ئەبێ حکوومەت هەنگاوی جددی باوێ. تاکید دەکەمەوە بەغدا لە هەلومەرجی ئێستادا قوڵایی استراتیژی هەرێمی کوردستانە، ئەبێ پەلە بکەین لەوەی شاندی هەرێمی کوردستان بنێرینە بەغدا بۆ زامنکردنی شایستەدارەکانمان، بۆ ڕێککەوتنیەکی هاوسەنگ لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بۆ بتانین هاوڵاتیانی خۆمان لەو میحنەتی و لەو دەردەی کە ئێستا تێکەوتون و لەو قەیرانە سەختەی لە بواری دارایی و تەندروستی تێدانێ بەڵکو ڕزگاری بکەین ئینشاڵڵا. سپاس بۆرێک لە میوانە بەڕێزەکانم کاک لوقمان وەردیان دامی پارلەمانی کوردستان کە لە سودەکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بوو. سپاس بۆ مامۆستا فەرهاد کاکەی شارەزای بواری ئابووری کە لە ڕێگای سکایپۆ بامان شێوە لە هەولێر لەگەڵمان بوو. بەڵێ بینەرانی بەڕێز ئێوەژە میشە شاد و کامران بن. خواتان لەگەڵ.